هەچی دەستگاکانی ئەلامەوەم وتومە دۆلار 150,000 ئەبینێت لە خۆشمان قسەمان نەکرەوە بەڕاستی. لە کاتیکردنەوەی بازار ئەمڕۆ دۆلار تاکو ئەم ساتە نزیکی 3500 دینار چۆتە سەر نرخەکەی بۆ هەر 100 دۆلارێک. ئەمە ترسی لەلای هاوڵاتیانیش دروست کردو هەردێکات بۆیە ئەمە بە جێگیری نەماوەتەوە. بنەچمە لای دکتۆر جەبار گۆران وتەبێژ بازای دۆلارەکە دکتۆر سڵاوە لێ بێ وە کاری بەرزبوونەوەی ئەم نرخە لە سەرەتای ساڵا بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ وەڵاهی خواستێکی زۆر ناسروشتی خێرە لەسەر دۆلاری ئەمریکی دروست بووە. هەر لە بەیانیەوە تا ئێستا نزیکەی 3000 تا 3500 دینار دۆلار بەرز بۆتە لە بەرامبەر دیناری عێراقیە. ئەمیش خەڵکی پێشتر بۆی پێی وابوو بەهۆی پشۆکانی سەری ساڵ و گەشت و سەفەری هەوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق و خواستێک لەو کاتەیە بۆ دۆلاری ئەمریکی ئەمە بووە پێیانوا بوو کە هۆکارەکەی دۆلاری بەرز کردو. بەڵام نەخێر کۆمەڵی عامل و فاکتەری ترە بۆ من پێشتریش ئاگادارن کە من ئاماژەم پێدا بوو و تقریبان لە نیوەی مانگی 12 ساڵی ڕابردوو ئاماژەم پێدا بوو کە دۆلار ڕەنگە تا 150,000 بەرز بێتەوە. چێ بەڕاستی کۆمەڵێ فاکتەر هەیە، کۆمەڵێ عوامل هەیە کە تەسیراتی لەسەر دۆخی ئابووری عێراق ڕەنگە لە داهاتوە دروستکە. ئیتر ئەمە هۆکارانە ژواکە کە جۆرێک لە تەوقعات و ترسونی گەرانی و خواستێکی ناسروشی لەسەر بازاڕەکان دروستکە لەسەر ئاسی هاوڵاتیان و مؤسسە بازرگانی و مالیەکان. ئەمانە خۆی بۆ خۆی کۆمەڵی هۆکارگەرن. یەکیش لەو هۆکارانی کە عاملە بۆ بەرزبوونەوەی دۆلار بەڕاستی پێشبینیەوە کە نرخی نەوت دابەزێ هەر بەپێی پێشبینیەکانی گۆڵمان ساکسی ئەمریکا کە گەورە ناوەندی دارایی بانکی گەورەی ئەمریکیە پێی وایە ئەڵێ نەوت لە 26 لە 2026 ڕەنگە تامانی 50 بۆ 55 دۆلار دابەزێ. بەڕاستی پیشادەماری ئابووری عێراقیش بریتیە لە نەوت ڕژی لە ساشتاون بۆ نەوت پشت بە داهاتی نەوتە بەسێ. خەرجەکانی عێراق زۆر زیادی کردووە. لە سەردەمی کابینەی سوودانیە نزیکەی 915,000 هەوڵاتی دامەزرێنراوە. هەتا موچەی فەرمانبەرانی عێراق ئەوەندە زۆرەکە نەتوانێت تەختەی موچەی فەرمانبەران کە ئەگەر نرخی نەوت دابەزێ ئەگەر دابەزێ بەڕاستی لە ماوەی 9 مانگی ساڵی ڕابردووە 66 تریلیۆن دینار تەنها موچەی فەرمانبەرانی هەبووە. ئەزانی لە ماوەی 9 مانگی ساڵی ڕابردووە 9 تریلیۆن و 976 ملیار دینار خەرجی هەبووە. کۆی فرۆشتنی نەوتی لە ڕێگای کۆمپانیای سۆمەوە 48.2 ملیار دلار بووە تا 48 ملیار و 200 میلیۆن دلار بووە. کەڕەتی سەوسیویەکی سعری صرفی بانکی مرکزیکە 63 ملیار 63 تریلیۆن دینارەکە 37 تریلیۆن دیناری تەنها کورێنانەوە لە بینی فرۆشتنی نەوتە بە سعری بازاری بۆرسە و ئەو سعری کە تەخمین کراوە دە 12 دلار فەرقی هەیە بەڕاستی چونکە لە موازنەی 2025 و 24 و 23 بە 70 دلار خەمڵێنراوە. ئەم لە 6 دلار و لە خوار 6 دلار و نەوت فرۆشاوە. ئێمەش نزیکەی 8 تریلیۆن دیناری تر کوری هێنانە من نزیکەی 40 تا 42 تریلیۆن دینار کوری هێنا. ئەمانە بەرگرانی لەسەر عێراق دروستەکە لە ساڵی ڕابردووە زیاتر لە 62 تریلیۆن دینار کوری هێنان هەبووە. تەمان تۆ بێ عێراق سەرچاوی داهاتی زیاد بکە لەم هەرجوو مەهەلومەرجەشە قورسە بەڕاستی وانە ئەمە ئەمە یەکێکەوە لە هۆکارە ئابووریەکانی کە ترسێکی دروست کرد لای هاوڵاتیان خوازە 100 دلار ئەمریکی دروست بێ و تەشکیلکردنی حکومەت و بودجەش ئێستا قسە لەسەرەوە کرێ لەوانەیە ئەم ساڵ بودجە هەرتیان نەپەڕێنرێ بەڕاستی. تۆ باشە لەسەر چ بنەمایەک بڵین خەرجی و داهاتەکانە ڕێگەخەی باشە ڕاستە ئەتوانێت ئیسناد لەسەر بودجەی ساڵی پار 25 ئەتوانێت خەرجی و داهاتەکانە ڕێ بکە. بەڵام تۆ لە کاتێکە کوورهێنانێکی زەبەلا هەیە تۆ بێت تەختەی خەرجەکانە بکەی بەڕاستی. ئەمانەوەی کردن دۆخە سیاسەکەش لامان کاتە ئەو قەیرانەیەکی ئێستا لە ئێرانە هەیە خۆ پیشاندان و ئەم جۆرەشتانەی خۆتان نەزانێ مەسئولێکی دووری دێژمە لەگەڵ ئێرانە هەیە و ئەگەر قەیرانێک لەوێ دروست بێ بەڕاستی ئابووری ڕاستەخۆ کاریگەری لەسەر عێراق دروستەکە واتە توانین بڵێن هەم هۆکارە سیاسەکە هەم هۆکارە ئابووریەکەی وای کردووە کە بەهای دینار ڕوو لە دابەزین کە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی. کاک جەبار تەسەوورەکەی بچێتە سەر 150ەوە؟ من پێشتر پێشبینیم کردووە لە ڕەنگە جەنابتان ئاگادار من لە هەچی دەستگاکانی ئەلامەوەم وتومە دۆلار 150,000 ئەبینێت لە خۆشمان قسەمان نەکرەوە بەڕاستی. ئەنجا خۆستان نزیکەوە 145 1500 نانی مابگا پێش خولەک لە دانیشتم 100 نابەرز بووە نەک 500 نابەرز بووە. ئەو کاتێ بەڕێز دادی 140,000 وەسە 145 ومێ دەکەم ئینشاڵڵا کە ئەمە کاتی بێت باشە وەتەمە ناکەم دابەزێ بەڵام وەڵی پێشبینیەکان پێمانەڵێن بەڕاستی دۆلار ڕوو لە بەرز تا چەند زیان بە ئەو کەسانە گەێنە کە مامەڵاکن لە بازاری دراوە. وەڵاهی تر بەڕاستی هەموو کەسێک بەشی خۆی زەرەرەکە هەم لە سەراسی بازارەکانی هەڵگۆڕیدرا هەم هاوڵاتیان عێراق و هەرێمی کوردستانیش وڵاتێکین هاوڵاتیان من هەموو مستەهلیک و بەکاربەرن کۆی کاڵاو کەلوپەلمە بەڕێژی لە سەدانەوە لە دەرەوە بۆیەت هەر کاتێک عملەی سەعەبە بەتابەت دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە تەسیرە لەسەر نرخی کاڵاو کەلوپەل دروستەکات یعنی ئاسی گشتی نرخەکان هەڵاوسان یعنی تەنانەت تاسیراتی لەسەر هەڵاوسانیش دروستەکە بەڵام خۆشبەختانە شتێک هەیە
عێراق بە سعری سەرف دۆلار ئایا بە بازرگانەکانەوەی جیازی فەرمی کۆمپانیان هەیە بەڵام تایپێکی ترمان هەیە لە بازرگانی سمۆڵ بزنسی پێوترێ بازرگانە بچووکەکان ئەم بازرگانە بچووکانە ینی ناتوان لە ڕێگەی بانکۆ حواڵە بکەم بۆ لەبەری بزنس ئەکاونتیان نییە واتە حسابی شەریکان یان کۆرپۆرێت ئەکاونتیان نییە ئەمانە بێ لە بازار بە نرخی گران دۆلار بکڕن تامان ئەمە کۆست و تێچوو کاڵا گرانەکەەوە تا تاسی لەسەر نرخی کاڵا دروستەکە بەڕاستی بۆ ئەم تای بەشە بازرگانی تاسیری هەیە سابڕاستی $2 بەرز بێتەوە ڕەنگە هەندێک کاڵا هەیە نرخەکەی بەرزکەنەوە بەڕاستی بۆیە بەرزبوونەوەی دۆلار لە هەموو کاتێکە زیانی هەیە بۆ هەوڵاتیان بۆ تاک بە تاکی هەوڵاتیان بۆ ئێمەی بازرگان بۆ کورایی بۆ ئێمە ئەکادمی بۆ بازارەکانی ئاڵوگۆڕی درا و ناوەندا بازن لە هەر هەمیان تاسیری هەیە بەڕاستی وە تەمە ناکەم کە عێراق کۆمەڵە پلانی باش بگرێتە بەر چونکە بەڕاستی هەر گیان لەبەردەم تحولات و گۆڕانکاریە کاکە ئەمە من دەمێک هاوارەکەم 2 مانگ لەم پێشووتومە عێراق فریای خۆی نەکەوێت لەبەردەم قەیرانە چونکە نرخی نەوت دابەزێنی ئەمریکا جاران بیرمە کردەوە باشە چۆن ئەمریکا توانێت نرخی دەوت دابەزێنێت چونکە ئێمە ڕێکخراوێکی گەورەیەکە ڕێکخراوی ئۆپیکی پێڵەن و ئۆپیک پڵەس بە زایدەن رووسیا ئەنی ئەمریکا چۆن بتوانێت تحکم بەسەر نرخی نەوتۆ بکەوە تا ئەوەی کە بینیمان لە 48 ساعتی ڕابردووە دەست بەسەر فەنزوێلای گیرا سەرۆکەکەی دەستگیر کرا بڕون و ڕاشگایی ترامپ وتی ئێمە کۆمپانیەکانمان ئەنێرینە فەنزوێلا خۆمان بەرهێمەنا لە نەوتاکەن کەواتە دەستی بەسەر گەورەترین بلۆکی نەوتی ئاگر لە عالەمە کە بەڕێژەی لە سایە 20 یادەی نەوتی عالەم لە فەنزوێلا کەواتە خۆی ئەتوانێتە تحکم کا بەسەر نەوتەوە اینجا نەوت دابەزین لە بەرژەوەندی ئەمریکایە بۆ لەبەروی نیسبی هەڵاوسان کەمە بێتەوە و چیە بەرکێ بازرگانی و سیرعە بازرگانی لە نێوان چاینا و ئەمریکا هەیە زیاتر سەرکەوتووە بێ بەڕاستی تایە خۆی ڕۆماتریالی سەرەتایی هەچی بەرهەمێنانە لە عالەمە نەوتە باش ئێکە تۆ دەستی بەسەر بلۆکە نەوتیاگر تەمان هەناردەکردن زیاکە ئەمریکا لە ڕێگەی نەوتی فەنزۆلیاوە ئێکەکەمی زیایی کە خستە ڕووزیا بوو دابەز یەکە دابەزی ئەمەش قوڕەکە بەسەر ئابووری عێراقە بەڕاستی